بە ئامادەبوونی بەڕێز سیروانی کوێخانەجم ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپسراوی مەڵبەندی شەشی ڕێخستنی سۆران وە کادیر و ئەندام و لایەنگرانی یەکێتی لە سنووری باڵەکایەتی و سۆران و برادۆست لە هۆڵی شەهید حەسەن کوێستانی خەڵاتی ڕێزلێنان بەخشرایە پێشمەرگە سەید ئەحمەد سوورچی کە لە ئۆپراسیۆنێکی تایبەتی هێزی دژە تیرۆر لە دەست تیرۆرستانی داعش ڕزگار کرا. جەنابی کاک سەید ئەحمەد کە لە نەبوونەوە خوا داینەوە هەم بە پشتیوانی خوای گەورە و هەم بە پشتیوانی هێزە شۆڕژگەر و دوژمن بەزێنەکەمان دژە تێرۆر و لە سەروشانەوە هەواڵی خۆشەویستمان کاک شێخ لاهور کە دەمێکە هەر لە دوای دەستگیرکردنی کاک سەید ئەحمەدەوە پلانی دانا بۆ ڕزگارکردنی و منی لە پلانەکە ئاگدار کردبەوە بەڵام نەمانەتوانی هیچ باس بکەین تا ئەو ساتە وەختەی کە گەیشتە ئەنجام و تا ئەو کاتێک کە من تەلەفۆنم بۆ کاک سەید حەسەن کرد کە خانەوادەکان بەرەو سلێمانی بچن و جەنابی کاک سەید ئەحمەد چەند سەعاتێکی ترەگاتە سلێمانی. هەر لەم بۆنە پیرۆزە بە ناوی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پیرۆزبایی گەرم لە خزمانی سوورچی و بنەماڵەی کاک سەید ئەحمەد و یەکە بە یەکەی هەواڵان و دۆستانمانەکەین کە ڕۆژێکە هەمومان تیا دڵخۆشین بە هاتنەوەی کاک سەید ئەحمەد کە ئەتوانین پێی بڵێن شەهیدی زیندوو چونکە لە بڕوای کەسدا نەبوو پێشمەرگەیەکی قارەمان لە جەنگە بکەوێتە دەست ئەو دوژمنە درڕندە بێوێنەی میلەتەکەمان و ئازاد بێ. دواتریش خانەوادە و کەسوکاری پێشمەرگە سەید ئەحمەد سوورچی سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزی دژە تیرۆر و مەڵبەندی شەشی ڕێخستنی سۆران و خەڵکی دڵسۆزی دووسخورماتوویان کرد و بەگەلی کوردستانیشان ڕاگەیان کە ئێمە 2000 قەرزاری یەکێتی نیشتیمانی کوردستانین چونکە پێشمەرگە سەید ئەحمەد سوورچیان لە نەبوونەوە هێناوەتەوە بوون. زۆر دڵخۆشم سەرەتا بە خێراتنی هەر هەمووشیان دەکەم زۆر بەخێر بن سەر چاومان کە هەر لە یەکەم ڕۆژەوە لە کاتی دەستگیرکردنیدا خەمخۆرمان بوون بەهانامانەوە هاتوون هاوکاریان کردوین و زۆر سپاسیشان دەکەم کە ئەوڕۆ لەگەڵمان ئامادە بوون دڵخۆشی خۆیان لەگەڵ ئێمە دەربڕی بەڕاستی هیچ شتێک نییە وەسفی ئەو دڵخۆشیە بکە و هەروەها هیوادارم یارمەتیەکی تەواوی ئەو خێزانانە بدرێت کە پێشمەرگەکانیان دیلن ئێستا. زۆر خۆمانکم بە خۆشحاڵ دەزانین بەبوونی کاک سەید وەروەها سوپاس هەموو پێشمەرگە قارەمانەکان دەکەین هیوام وایە هەموو دیلەکانی کە ئەوان لە دەست داحشن هەمویان ئازاد بن بگەڕێنە لای خێزانەکانیان. گەنجانی سوورچی وە خۆمە گەنجێکی سوورچی 2000 قەرزاری یەکێتی نیشتیمانی کوردستانی 2000 ئەوەی کاک سەید ئەحمەد بەحەقیقەت لە نەبوون هاتەوە هەبوون و ئەم ڕۆژ دیارە بەرچاوی ئێوە مەراسیمی ڕێزلێنان لە پێشمەرگەی قارەمان کاک سەید ئەحمەدرا کە وەکو کۆسوکاری ئێمە دەستخۆشی لە ستافی برادەرانی ئەنجومەنی مەڵبەند دەکەینەوە جەنابی کاک سیروانی کوێخانەجم لە پسراوی مەڵبەند لە بیرشمان نەچێت جەنابی کاک شێخ لاهور لە سەروی هەموویانەوە و خەڵکی بە شەرەفی دووسخورمات و تەواوی خەڵکی کوردستان ئێمە وەکو بنەماڵەی سەید ئەحمەد سوورچی سوپاسی هەموو خەڵکی کوردستانەکەم بەبێ جیاوازی و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستگای دژە تیرۆر و جەنابی شێخ لاهور ئەگەرچی ماوەیەک بەر لە ئێستا پێش ئازادکردنی پێشمەرگە سەید ئەحمەد سوورچی لە دەست تیرۆرستانی داعش گوترابە سەید ئەحمەد ئازاد دەکرێت پێیان دەگوتی ئەوە خەونی بینیوە بەڵام لە سایەی هێزی دژە تیرۆر و ئێستا ئازاد کرا و خەڵاتی ڕێزلێنانیش لەلایەن مەڵبەندی شەشی ڕێخستنی سۆرانی پێبەخشرا. خەونەکەش بووە بەڕاستی و وتەیەکی جوانی کوردیش هەیە کە دەڵێت کاری گەورە بە پیاوە گەورەکان بسپێرن. وڵات برادۆستی گەلی کوردستان هۆڵی شەهید حەسەن کوێستانی لە سۆران.